بەڕێگاوین بەرەو گوندی فەرقان، ئەو گوندەی لە سەرجەم ناوچەی سنووری قەرەحەسەن و کەرکووک زاراوەیان جیاواز و کەلتوری تایبەت بە خۆیان هەیە و بە عاشیرەت ڕۆژبەیانین. هەزامێشین ڕۆژبیانی کوردیمان لە بەکارهێنانی وشەی ڕۆژانەیان غەیری خۆیان کەس لێیان تێناگات، بەڵام ئەوان لە هەموو کەس تێدەگەن. بۆ نمونە بە نۆک دەڵێن نوخە و بە پیاو دەڵێن زەلام و بە کچ دەڵێن دتە. لە 50 ساڵی ڕابردوو کەلتوری ئەم گوندەوا بووە، هاوسەرگیریان لەگەڵ غەیری خۆیان نەکردووە. دواتر بە پێی گۆڕانکاریەکانی ناوچەکە بەهۆی پرۆسەی هاوسەرگیریەوە تێکەڵی هۆز و بنەماڵەکانی دیکەی ناوچەکە بوون. ئێمە تەنادیەکە کە هەموو دەوروبەری کەرکووکە کە بم ئەم عەشرەتە لێرە لە بەس لەم دیێ نیشتەجێن وەکو لادیەوە لە ناو کەرکووک و لەیلان و ناوچەکانی تر هەمانە بەکو وەکو لادیە بەس ئەم لادیە تایبەتە بە ئەم عەشرەتە ئێمەوە. لەهجەمان جیاوازە کەوا لەهجە بە قسە بکەین لەگەڵ کەسانی ترە لێمان تێناگەم، بەکەمی لێمان تێگەم، بەزە بشێکمانێ تێئەگەن. ئێمە جیاوازی ئەوەیە ئێمە عەشرەتمان ڕۆژبەیانیە، زمانمان جیایە. لەم مەنتیقەیە کەس لە زمان ئێمە حاڵی نابێ بەس خۆمانە بین و دەیەکی ناودارە و لە وەرش و شۆڕش ئەیلولای پێشمەرگە و زۆرمان بووە و ئیساش هەر پێشمەرگەمان هەیە و هەر کورتپەروەدین و پێمان ئەڵێن ڕۆژبیانی پێمان ئەڵێن فەرقان. خۆمان بە کورد نازانی ئەو وەختە ئێستا تێکەڵاو بینە دەژن و زنخواز لەگەڵ کووردا کوڕە جاران خەڵک مادای داواژینی لە دیەکەمان بکردایە بلامانە ئەو وەختە بەهێزتر و مای نەهاتن داواژینیانە یا ژنیانە برد لەبان خانگۆ کوتانە کەریان هەر هەڵەدابان سەر کابرا ئەوە هاتە داواژین لە ڕۆژبیانی بکە ئەوەنە پێیان ستەم بژینیان بە ڕۆژبیانی نادا بە کورد نادا. مێژووی دروستبوونی ئەم گوندە بۆ 200 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە و لە سەردەمی فڕوخان کە سەرۆکی هۆزی ڕۆژبەیانی بووە دروست کراوە و دواتر ناوەکەی بۆ فەرقان گۆڕاوە. لە ساڵی 1970 کەوتە بەر شاڵاوی ئەنفال و تەعریب و تەعبیز کەوا هەمومان دەربەدەر کران نیوەمان بەرە و سلێمانی و چەمچەماڵ و هەولێر و دەربەدەر کران. بەڵام ئێستا کە لە ساڵی 2003 لە پرۆسەی ئازادی عێراقا چەند کەسێکمان گەڕاوەتەوە تقریباً 50 ماڵمان گەڕاوەتەوە دێیەکە ئەوە شیوا گەڕاوەتەوە خەریکی ئاژاڵداری و فەلاحەت و ئەو شتانەیە. دێی فەرقان ئەگەڕێت و بۆ دامەزراندنی ئەو کەسەی کە بناغەی لێداوە کە ئەویش فەڕوخانە سەرۆک هۆزی ڕۆژبەیانی بووە. فەڕوخان لەوەوە ناوەکە هاتووە گەیشتوتە بۆتە فەرقان. ئەمە لەلایەکەوە ئەوەی کە دانیشتوونە کە ڕۆژبەیانی تیرەیەکە وەکو تیرەکانی میلەتی کورد هۆزێکە هەرکەوتووە و خاوەنی دابوو نەریت و زبان و شێوەزارێکی تایبەتیانەیە. بەڕاستی ئەو دەیەی کە ئاوەدان کردەوە ئەو فەڕوخانە بۆ قۆناغی ڕۆشنبیریەکی ئاینی و کوردپەروەری بۆ نمونە چەندەها مەلای بەرجی دێ هەرکەوتووە کە کورد شانازی پێوە ئەکا. مەلا مەحموودی گەورە، مەلا عەبدوڕەحمانی کوڕی مەلا حوسێن بەگی ڕۆژبەیانی. ئەمە بەڕاستی ئەمانە هەرکەوتون لە پاشەوە دێتە خوارەوە مەلا مەحموودی بچووک کە باوکی مەلا ئەحمەدی بچووکە، لە پاشەوە مەلا ئەحمەدی گەورە کە کوڕی بەکربەکە بەکر بەیاغدار لە فەرقان لەدایک بووە. ئەمانە هەمووی لە فەرقان لەدایک بووە. گوندی فەرقان دەکەوێتە دووری 10 کیلۆمەتر لە ناحیەی لەیلانی سەر بە پارێزگای کەرکووک لە میانی پرۆسەی وێنارکردنی گوندەکانی سنوورەکە لەلایەن ڕژێمی بەعسەوە. ئەم گوندەش بەرشاڵاوی ڕووخان و تەعریب کەوت. دانیشتوانەکەی بەناچاری ساڵی 1970 ڕوویان لە چەمچەماڵ و ناوشاری کەرکووک و هەولێر کرد تا دواتر لە ساڵی 2003 و دوای ڕووخانی ڕژێمی بەعەس بەرەو زێدی بابوو باپیرانیان گەڕانەوە و ئێستا 56 ماڵ لە گوندەکە هەیە و بە ئاژەڵداری و کشت و کاڵکردن سەرقاڵن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، گوندی فەرقان، ناحیەی لەیلان.